بەوتەی سەرۆکی لیژنەی پرۆژە و پلان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی زیاتر لە 600 پرۆژە هەیە لە سلێمانی کە حکومەت بە پاساوی قەیرانی دارایی ڕایگرتوون کەچی جێگری سەرۆکی حکومەت هاتووە بە ناوی چاکسازیەوە باسی کۆمەڵێک پرۆژە دەکات کە هیچی لە بەرژەوەندی هاوڵاتیاندا نییە و زیاتر بۆ بەرژەوەندی و بەرهێنەکانە دەژڵێت ئەگەر ئەوان نیازیان چاکسازی و خزمەتکردنە بفەرمون پرۆژە خزمەتگوزاریەکان تەواو بکەن. خۆی بەداخەوە چارەسەرکردنی کێشەی پرۆژەکانی سنووری پارێزگای سلێمانی لەلایەن شارەوانی و لایەنە پەیوەندیداریەکانی سنووری پارێزگای سلێمانی نییە بەڵکو نەک لە ناوەزارەتی لە ناو خودی ئەنجومەنی وەزیرانە ئێستا بە پێچەوانەوە جێگری سەرۆکی حکومەت هاتووە لە خواری خوارە کۆبێتەوە کە هیچ قەرارێکی هیچیان بەدەست نییە ئەمە یەک دوو ئەو کێشە و مەشاکیلانە کە حکومەت جێگری سەرۆکی حکومەت هاتووەتە سەرخە چارەسەریان کات بەڕاستی هیچی لە بەرژەوەندی هاوڵاتی نییە بەڵکو بە پێچەوانەوە لە بەرژەوەندی کۆمەڵێک وەبەرهێن و سەرمایەدارە کە بە ناوی پرۆژەی وەبەرهێنان و خۆیان دەوڵەمەند کردووە بە دوواداچوونەکانی سەرۆکی حکومەت بۆ پرۆژەی وەبەرهێنانە نەک پرۆژەکانی خزمەتگوزاری بە پێچەوانە و دەبوو ئیش لەسەر پرۆژە تەواو نەکراوەکان کاکە نزیکی 750 پرۆژە لە سنووری پارێزگای سلێمانی هەیە کە پرۆژەی خزمەتگوزارین تەواوکردنی تۆڕێکی ئاو خەزانێکی ئاو ڕێگاوبانێک چاک بکرێت زۆرەوە باشتر کە بێت بە دوای چارەسەرکردنی کێشەی سەرمایەدارێکا بێت بە دوای چارەسەرکردنی مۆڵەتی پرۆژێکی وەربەهێنانە بێت لە کاتێکا تەخشان و پەخشانکردنە هەر لە ساڵی 2006ەوە هەتا ئێستا پرۆژەی وەبەرهێنان کێشە و مەشاکیلی دروست کردووە بۆ هاوڵاتیان. بەشێکی زۆر لە بەڵێندەرانی ژنیگەرانن لەوەی لە سلێمانی بە ناوی چاکسازیەوە دەکرێت و دەڵێن پارەی ئەوان نادرێت بە بیانووی نەبوونی پارە لە بانکەکان. ئێستا کاقوبا دەڵێ ئێمە 50 پرۆژەمان بەگەڕ خسۆتەوە ئەو پرۆژانە هیچ ڕەبتێکی بە بەڵێندەرانەوە نییە تەنها سەرمایەدارە گەورەکان ئیسفادی لەکەن بۆ ئیشی نیشتە جێبوونە خانوویەک 5 دەفتەری تێشەوەی دا بە 25 دەفتەر ئەوە هیچ ڕەبتێکی نە بە نیشتیمانیەوە هەیە نە بە بەڵێندەرەوە هەیە نە بە کەسەوە. باز لەوەش دەکرێت لە ماوەی ئەم چەند ساڵەدا دەیان بەڵێندەر ئیفلاسی کردووە و چەکی پارە بە پارەیەکی کەم کراوەتەوە و لە بانکەکان بە پارەیەکی زۆر نەقد کراونەتەوە. ئەوانەی ئێستا بە ناوی حکوومەتەوە دەکرێت نە چاکسازیە نە ئیجراعاتی قانونی و حکومیە هەموو ئیجراعاتێکی حیزبیە بە تەدەخولی ڕاستەوە خۆی حیزب لە هەموو جومگەکانی حکومڕانی لە هەموو بەڕێوەبەرایەتی هەستیارەکان. بەڕێوەبەرایەتی هەیە کە زۆر معنی نییە بە پرۆژە ڕەنگە لە شوێنێکی زۆر بچووکیە تایبەت ڕەزامەندی بدا لە ماوەی 2 ساڵە 16 پرۆژەی بەڕێ کردووە ڕەزامەندیدا بەڵام لە ماوەی ئەم 3-4 ڕۆژەی کە مۆڵەتیان داوە بێ گوایە و پرۆژانە بەڕێ بکەی هەر 50 پرۆژەکەی بەڕێ کردووە ئەمانە و پرۆژانەی خۆیانن و پرۆژە خزمەتگوزاریەکانی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەی هەمووی وەستاوە بڕۆن سەیری و شوێنانەکەن کە دروست کراوە بۆ کرێنشینان بۆ خەڵکی کەم دەرامەت و هەمووی وێرانە بێ نەیانتوانیوە دابەشیکەن بەسەر خەڵک و هاوڵاتیانە پرۆژە هەیە لەبەر پارەیەکی کەم پارە زۆرەکەی تایە سەرف کراوە هەڵدەوەشێتەوە وەستاوە دەیان وەبەرهێن ئیفلاسی پێکراوە دەیان بەڵێندەر ئیفلاسی پێکراوە چەکی بەتاڵیان پێداوە بۆ پارەی حەقی خۆی کە ئیشی کردووە خۆیانەچن چەکەکەی بە نیوە قیمەت لێکردنەوە لە ژێرەوە لە بانک ملیارەها دیناریان ڕاکێشاوە بە نەقد لە کاتێکا چەکی کڕراوی بەڵێندەرانەکە بەڵێندەرەکە ئیفلاسی کردو بە ڕبع قیمەت فرۆشتوێتی ئەومانە کێ کردوێتی. ماوەی زیاتر لە 10 ساڵە یەکەکانی نیشتەجێبوونی کرێنشینانی سیتەک و زەرگوێز تەواو نەکراون و هەر جارە و لە کاتی هەڵبژارنەکان بەڵێنی تەواوکردنیان دەدرێت چەندین پرۆژەی خزمەتگوزاری وەستاوە و زۆربەی گەڕەکەکان تۆڕی ئاوی خواردنیان نییە ئەوە شاوکاتە لەگەڵ دەنگۆی سەرپێخستنی پرۆسەی چاکسازی و وەگەڕخستنەوەی پرۆژەکان کە جێگری سەرۆکی حکومەت بانگەشەی بۆ دەکات. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.